ساڵیادی کۆچی دوای ئیمپراتۆری شعری کوردی شێرکۆبێکەسی گەورەیە. شاعری مەزن شێرکۆبێکەس هەمیشە خەمخۆری نیشتیمان و ئازادی و ژن بووە. سبەینێ لە سەر گڵکۆی شاعری گەورە شێرکۆبێکەس لە پارکی ئازادی دەهەمین ساڵیادی ئەم شاعیرە گەورەیە لە ژێر ناویمانەوە لە لووتکەی شعر و هەڵوێست لە دەهەمین ساڵیادی شاعری مەزنی کورد شێرکۆبێکەس با سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات بەڕێوە دەچێت. لەو ساتەدا لە شەڕگەدا تەنها دوو سەگ ئەبینران و ئەوانیش ڕێک بەرامبەر یەک ئێسکی دوو برای دوژمنیان ئەکرانەوە. مشتێ هەتاو منەو ڕۆژە مشتێ لە هەتاوی عەشقم کردە بنی خەیاڵێکی تاریکمەوە. ڕۆژی دوایی خەیاڵ بوو بە ئینجانەی بەر پەنجەرەی ژوورەکەم و لاسکەکانی دەیان شعری ڕەنگا و ڕەنگیان دەرکردبوو. بەڵێ خۆشەویستان، قسە لەسەر بەڕێوەچوونی مەراسیمی سبەینەکەین و هەروەها تیشک خستنە سەر چەند لایەنێکی نووسین و هەروەها ژیانی تایبەتی شاعری گەورەی کورد شێرکۆبێکەس لەگەڵ زۆر بەڕێز هەڵۆ شێرکۆبێکەس شاعیر. بەخێراتی کاک هەڵۆ، بەخێر بێسەر. مەمنون بۆ میانداریتان، زۆر سپاس کوردستان خانم. سەرەتا باسێکی مەراسیمەکەی سبەینێ چالاکیەکان. بەڵێ سبەینێ دەهەمین ساڵیادی نەمری باوکمە بە سپۆنسەری و ڕێخستنی کارەکانی با بڵێن دەستگای شار بۆ گەشەپێدانی مرۆیی و لقیە دیبان لەگەڵ کوردستانی نوێ و کورسات. دیارە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری بەشی میدیاکە یەکەوە کۆمبڵ ساڵێ. زۆر سپاسیانەکەم کە هەمیشە لە هەموو یادەکانە بەشدار بوون و ئەو کاریان ڕێک و پێچی بردووە بەڕێوە. کۆمەڵێک شاعیر بەشدارە من لەوانە کاک قوبادی جەلیزادە، خاتو کەژاڵ ئەحمەد، مام هەژار، منیش بەشدارە بم لەگەڵ موزیک و گۆرانی تێدا. پێم وایە شەنیار ئەنوەر و لەگەڵ سێوە کامیل بەشدار، لەگەڵ کۆمەڵێک تیپی مۆسیقایی با بڵێن ئێرەی کورسات بەشدارە بن لایەوە. بۆ کۆمەڵێک گۆرانی دەهەمین ساڵە ئەم یادە پێم وابێ یەک ساڵ یادەکە نەکرایەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا. باڵە ڕاست. چی جیاوازی تایە ئەم ساڵ؟ چی بکەن لە پرۆژەتانە هەبوو، چی بکەن بەڵام نەکرانەتان توانێت؟ جیاوازی ئەم ساڵ ئەوە بوو دەبوو ماڵەکەی خۆی بکرا بە مۆزەخانە و لە 4/8 بکرابە داوانانی بۆڵێن بۆدانی بکراتەوە لەوێ ساڵیادێک ڕێ بکرا. بەڵام لەبەر هەندێک کاروبار و جوانکاری بیناسازی ینی ئەوە تۆزێک کارەکە دواکەوە من خەڵکان بوو دڵنیاکەمەوانێ کە ئەم کارە ماوەیەکی دیکە و لە داهاتوێکی نزیکە تاوە بێ و لێش ساڵیادێکەکرێتەوانێ و با بڵێن مۆزەخانەکە نمایشەکرێ بە ڕووی گەشتیاران و چوزانم ئەوانەی کە پێیان خۆشە بۆ خەڵک بۆ هەمووان دەبێت. بەڵێ ئەزانم کە مۆزەخانەکە یاخود ماڵەکەی کەلوپەلی تایبەتی و زۆر شتی تایبەت بە شاعری گەورە شێرکۆبێکەسی تایە، بەڵام چی تایە کە زۆر سەرنجڕاکێش بێ و خەڵک زۆر تامەزرۆ بن ڕەنگە بیبینن؟ دیاران پرۆژەیە لە ڕێگای پرۆفیسۆرێکی ئەڵمانی بە ناوی میشێل فێراوانی کە خۆی چێکە لە گەورەترین ئەنجامدەران و دروستکردنی مۆزەخانە لە جیهاندا. کۆمەڵێ ینی ناساندنی فکر و شعری شێرکۆیە زیاتر لە ماڵەیە. ماڵەکە کرێ بە سێ بەشەوانی، بەشێکی سەروی ڕەنگە بکرێ بە شوێنێکی ئیڤنت یان بۆ بەرنامەیەکی ئاواهی ساس بکرێ، نزیکەی بۆ 50-60 کەسێک دانیشتن بۆ کۆڕی شاری. بەشێکی ئەکرێ بە شوێنی دەنگ و دەستنووس و ئەو شعرانەی کە دەسوخەتی خۆین وەکو ئەرشیف. بەشێکیشی شوێنی ژیانێتی چۆن تیا ژیاوە
دیارە شوێنی تایبەتیشانەیە وەکو کۆفی شۆپێک چزانم بۆ هەڵکەندنی شعر لەسەر قەڵەمەیەک لەسەر تیشێرتێ لەسەر کوپێک ئەمان بۆ گەشتیارانیان بۆ ئەو سەردانکەرانی کە دێن لێوێدا مۆزەخانەیە با بڵین ئیتر کراوە ئەبێت هەموو کەسێک ئەتوانێت ڕۆژانە سەردان بکایان دیاری کراوە ئەو ئێشتا سەعاتەکانی نازان بەتەواتی بەڵام بەڕووی هەموواندا کراوەتەوانێت بەڕووی هەوادارانی شاری شێرکۆ توزانم گەشتیاران و خەڵکانی بیانی کە دێن بۆ ئێرە ڕەنگە بچێتە ناو بەرنامەی لیستی ئەو شوێنە گەشتیارانی کە لە کوردستان و لە سلێمانیە کاکەڵۆ باسی دەستنووسەکانی شاعری گەورە شێرکۆبێک کەست کرد هیچ دەستنووسێک یان هیچ شتێکی تایبەتی هەیە کە بڵاو نەکرابێتەوە تا ئێستا باڵێ کۆمەڵە دەستنووسی هەیە بە تایبەتی ئەو دیوانانەی کە نووسیوێتی ئەو دەستنووسانە لێدا دائەنرێتەوانێ ڕەنگە هەموو جارێک دیوانێک نمایش بکرێ و قسەی لەسەر بکرێ و دەستنووسەکان دابرێنەوە کۆمەڵی نامێتیە کۆمەڵی شعریتیایە ئەمانە هەمووی لەلایەن خەڵکی جیاوازەوانە هێنراون و خۆشم لە ڕێی بنەماڵەکەمانەوە چووە سوێد و ئەوشتانم هەمووی هێنایەوانێ جگە لەوانش کۆمەڵشتی دیکەی وەکو ملپێچ و چزانم سەعاتەکەی و قەڵەمەکانی و جگەرە و شوێن ئەو شتانایی باش مەبەستم زیاتر لە نووسینەکانە ئەو نووسینانە لە هیچ شوێنێک بڵاو نەکراونەتەوە نووسین وەکو بڵاوکردنەوە بڵاو بوو نەتوانێت بەڵام ڕەنگە ئەهمیەتی ئەمانە دەزونسەکانی خۆی خۆی پاراستوێت بە دەستخۆتی خۆیەتی یەک شتێکی شمەبیر نەچێ ئەم مۆزەخانەیە گرنجەکەی ئەوەیە ڕەنگە بچێتە ناو لیستی مۆزەخانەکانی نێو دەوڵەتیەوانێ دەبێتە مۆزەخانەیەکی جیهانی لەبەرەوەی کە ئەو مواصفاتانەی کە بێت لە مۆزەخانەیە هەبێ بۆ بچێتە لیستی مۆزەخانەکانی دنیاوە بە تەشیری تیا بێت بەڵێ ئەزام کە زۆر باڵێن بە حەماسەوە باس لە ماڵەکەی و باز لە شتە تایبەتیەکانەکەی ئەمە چه هەستێک بە تۆ ئەیە کە تۆ کوڕی یەکێک لە شاعیرێک گەورە و مەزنەکانی کوردی ماڵەکەی بەم شێوەیە ئەبینیتەوە ئێستا هەتاکو ئەو کاتێک کە مۆزەخانەکە نەکرابوو ماڵەکە نەکرابوو بە مۆزەخانە هەستمەکرم و ماڵی ئێمەیە بەڵامیتر لە دوایەوە هەستەکە ماڵی ئێوە گۆڕانکاریەکی تایە مەبەستم لە یادەوەریەکانی تۆ بێگومان یعنی ئەو شوێنانەی کە هەموو سوچێکی ئەو ماڵە جۆرەکە لە یادەوەری تیا جۆری دانیشتن و قسەکردن و نانخواردن و ئەستا ئێستا کە بۆتە مۆزەخانە ئێستا دیارە بە تاواتی تاو نەبووە بەڵام ئەو مۆرکەی هەر پێوەیە بێگومان خۆشیان نا بەدڵنیایی پێم خۆشە کە حەزەکەم ینی جیلی ئێستا و داهاتوش بزانن نیچێک لە شاعرە گەورەکانیان چۆن ژیاوە ینی ژیانێکی سادە ئەوەی کە گرنگە بەلامەوانێ گەیاندنی فکری شێرکۆیە بۆ نەوەی داهاتوو بۆ خوێنەرانی شاری شێرکۆ کە چۆن ژیاوە ڕەنگە نمایشکرد مۆزەخانە فەرقی هەیە لەگەڵ نمایشکردنی جل و سوزانم شوێنی خۆوانە زۆر گرنگە بە بڕای من نمایشکردنی فکری ئەو شاعرە دنیابینی ئەو شاعرە شعرەکانی دەزنووسەکانی ئەمانە گرنگە لە مۆزەخانەکان ئاکات کە گەنجەکان یان با بڵێن جیلی نوێ زیاتر پەلکێش کاتە ناو دنیای شێرکۆبێک کە زوو زیاتر وایان لێ بکا کە ڕۆبچنە ناو شارەکانی ئەو کاریگومان خۆی ئەم جۆرە مۆزەخانانە لە هەموو شوێنێکی دنیاە ناسنامەی نەتەوەی ئەو شوێنانە هەنی تۆ ئەگەر منداڵان لە قوتابخانەی سەرەتایی ئەوانەیە ئەبێ ئەمانە ڕۆژانە ببرێن توزانم بە پاس ببرێن بۆ کاتێک کە تۆ شعری ئەم شاعرا خوێنی گرنگە بزانی چۆن ژیاوە شارەکانی چۆن نووسیوە لە چیا ژیاوە لە چیا نووسیوەتی ئەمانە گرنگن بۆ خۆشی مۆزەخانە با بڵێن کولتورێکی گرنگە ینی کە دەبێت نمایش بکرێت بۆ تایبەتی بۆ قوتابیانی کە لە منداڵی و گەورە بن نەک تەنیا بۆ شاعر بۆ گرنگیشە بۆ شاری سلێمانی کە گرنجەکەی زیاتر لەوەدا کە ئەم مۆزەخانەیە چێتە ناو لیستی یەکێک لە مۆزەخانەکانی جیهانەوانەیە کە ئەوش گرنگە کە یونیسف مەسەڵەن لە لیستی خۆیان جێگیری بکە وەکو مۆزەخانەیەکی وەکو ماڵی برێخت وەکو ماڵی شێکسپیر وەکو ماڵی سترێنبەر یانی ئەمانەی کە لە دنیای هەن زۆر ڕاست ئەگەر باسێک لە وەسیەتنامەکەی شاعری گەورە شێرکۆبێک کەس بکەین پێویستە چاوێکی پیا بخشێنرێتەوە هەموو ئەو شتانی کە لە وەسیەتنامەکە هاتووە هەمووی پێم وابێت تەنها شوێنی ناشتنەکەی با بڵێن لە وەسیەتەکە دیارە ئەم وەسیەتنامەیە زۆر قسە لەسەر کراوە بۆ شێوەی کە ئەو خۆی نووسیوەتی هەندێکی جێبەجێ کراوە با بڵێن
ئەوەی لە پارچی ئازادی نێژراوە بەڵێ بەڵام دروستکردنی چزانم وەکو مۆزەخانەیەکی بچووک ئەو باسیەکە لەوێ یان هەڵواسینی کۆمەڵە تابلۆ لێدا ڕەنگە ئەو لێ کۆڕ و کۆبوونەوەی خەڵکو و چزانم گەنجانی وڵات بەڵێ بەڵام ئەوە ڕەنگە زۆر لەوێ شوێنەکە گونجاو نەبێت لەبەر بچووکی شوێنەکە بۆیە ڕەنگە ئەم شتانە لە ماڵەکە زیاتر بەرجەستە بکرێت کە بکرێتە ینی ئەو مۆزەخانەیە جگەر لەوەی کە ماڵەکە بێتە شوێنی کۆڕ و کۆبوونەوە و بەرنامە ئەبێتە شوێنی نمایشکردنی دەستنووسەکان و شوێنی سیرکردنی ژیانی بێتە سێ بەش ڕاستە لە ساڵیادی باوکت چیت نووسیوە؟ بەیانی بەشدارە بم لەگەڵ هەردوو شاعری خۆشەویست کاقوبادی جەلیزادە و کەژاڵ خانم و مام هەژاریش پەخشانە شاعرێکم نووسیوە کە ینی ئەمێ لێ بیخوێنمەوانەیە بە خەڵکی بڵێم شێرکۆ فێری چی کردین ینی ئاوایە ئەتوانین بۆمان بخوێنیتەوە؟ بەیانی لێوی خوێنمەوە ئەی لێرە ناتوانم لێرە ئەی لێرە ئەگەر شتێکمان پێ کۆمەڵی حەزەکەی شاعر بۆ خوێنمەوانێ زۆر باش. آخر من بۆیە وتومە کە لە خاچی ئەم گۆرانی و عشقانەدا لەگەڵ شمشاڵێیان تارێ بم شارنەوە بۆ ئەوەی گەرگەڕامەوە جارێکی دی من هاتمەوە لەگەڵ ئەواندا بە پۆشاکی مانگەشە و جلی شعر و مۆسیقاوە من بێمەوە. چوومە لای زەریا و پێی وتم بە قولاپ و تۆڕ بوایە لە مێژەوە من ئەبوایە نەک هەرماسی گیانی شینم گەرای عمریشم نەمایە. چوومە لای بێشە و پێی وتم بە خەیاڵی تەور بوایە من ئەبوایە تاقەچڵێ لەم لە شەمدا سەوز نەبوایە. ئەی زەریا و بێشەی هاوڕێ هەتا ماسی گیانی شینی تۆ بمێنێ تا چڵی سەوزی لەشی تۆش باڵا بکە ماسی چاو دارستانی ئەم گەلەی منی شەرەمێنێ. ئەمەوێت لەسەر نووسینەکانی خۆت بپرسم زیاتر نووسینەکانت پەیوەستە بە ڕابردوو بیرەوەریەکانت لەگەڵ ئەو یان بەدەست خۆت نییە ژیانکردن بەبێ شێرکۆ بێ کەس ڕەنگی داوەتەوە لە ناو شارەکانتە؟ نەک بۆ من بۆ هەموو شاعرانی ئەم سەردەمەی ئێستا شارەکانی شێرکۆ ڕەنگی داوەتەوە لە ناو شارەکانیان نەکەر شارەکانی بگرە دەنگ و سەداشی ڕەنگە دەنگەکەی من پەیوەندی بەوە بێ کە دەنگەکە ینی پەیوەندی بە جنێتیکە ینی زۆرێکە بۆ ماوەیە ئەوان ڕەنگە ئەوان وەکووایە ئەوە خۆشحاڵیشە بۆ ئێمە بەڕاستی لەبەرەوەی کە هەستەکەین هێشتا شێرکۆ دەنگ و سەدای هەرماوە. بەڵێ من ینی پێشتر یادەوەریەکانم جێڕاوەتەوە لە یەک دوو شوێنی دیکە ئێستا خەریکی نووسینی کورتە شەعرم ینی جۆرێک لە شعری هایکۆ ئامێز و پۆستەرە شعری کورت و پوخت باڵێ کە خۆ دەزانین لەم سەردەمایە گەیاندنی ئەو جۆرە کورتە شعرانە زۆر ئاسانترە لەوەی کە خەڵک ڕەنگە تااقەتی خوێنەوەی شعرێکی درێژی نەبێ بەڵام ڕەنگە پێی خۆش بێ سوزانم بە SMS بە کورتە نامەیەکی تەلەفۆنی شعری بنێرە بۆ هاوڕێیەکی جامە زیاتر ئەو شعرانم پێخۆشە. لە نووسینیشا بە گشتی حەزم لە شتی کورتە ینی حەزم لە نووسینی درێژدادڕی نییە تەنانەت لە پەخشانە شعرەکانیشا و لە شعرەکانیشا ڕەنگە زەحمەت بێ بتوانی یان زەحمەت نییە یان ئەبێ خۆت دەرباسکەی لە شێرکۆ بەڵام ئەو ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان بۆ من زەحمەتر بێ لە شاعرێکی دیکە. ویستم ئەو پرسیارت لێ بکەم چۆن ئیشە لەسەر ئەوە کردووە کە شێرکۆ تێپەڕێن و نازانم ینی شێرکۆ تێپەڕاندن کارێکی ئاسان نیە بەڵام ینی هەوڵ بدەم کە خاوەنی دەنگ و ڕەنگی خۆم بم زیاتر ئەو شتانەی کە خۆم نووسم خۆمی زیاتر پێ بناسرێمەوە بەڵام وەکو هاوڕێکم وتی هەرچەند شتی خۆشتە نووسی لە باوک ناژێ بەس کەی خوێنیتەوە لە باوک دەنگەکە لەوە ئەم شعری هایکۆ زیاتر پەیوەندی نییە بە سوشیال میدیا لەم ساڵانەی دواییە کە شعرەکان ژانەرێکە لە ژانەرەکانی شعر فۆرمێکە لە فۆرمی شعری ژاپۆنی کە کۆنە لە 1500ەکانەوە هەیە بە فۆرمێکی تایبەتیە نووسێ هایکۆ 5 وشە نووسێ کابێ 7 وشە بێ بەڵام دیارە لە ناو بۆ کوردی ڕەنگە ئەمە زۆر تۆزە تا ڕادەیەک
زەحمەت بێ بەڵام هەندێ بنەمای خۆی هەیە مەسەلەن نووسینی هایکۆ من هەندێک هەوڵم هەیە بۆ نووسینی هایکۆ بەڵام زیاتر حەزم لە نووسینی کورتە شعرە یان با بڵێن پۆستەرە شعر دیوانێکم بڵاو کردەوە بە ناوی خۆزیا باوکم شارانی بدیا هەر لێرەش قسەمان لەسەر کرد زیاتر جۆرێک لە ستایلێکی با بڵێن نوێیە ینی لە نووسینی شعرا و زووتریش ئەگاتە خوێنەر ڕەنگە باوکیشم لەم جۆرە شعرانی هەبوو بێ لە کازی وایە بەڵام ئەمانەی من کورتترێکن هەندێکیان زۆر کورتترە چێژی ئەمە زیاترە یان نووسینی قەسیدە و لە زمانێکە بۆ زەمانێش کە ڕەنگە گۆڕانکاری هەبێ وەکووتمان لە دنیای ئەم ڕێژ سوسیال میدیا و تەکنۆلۆژیا ڕەنگە تۆ حەزت لە شعری درێژ بە بەڵام ڕەنگە وەختت نەبێ بۆیە تۆ ئەبێ بە کەمترین وشتە ئەو شتێک کە ئەتێ بیگەینتە خوێنەرەکانت ئەم جۆرە شعرانە هەوڵێکە بۆ ئەوە بەڵام دیارە ینی تەنانەت ڕۆمانیش چیرۆکیش و شعری درێژیش خوێنەری خۆیان هەیە بەڵام ئەوەی کە من هەستی پێەکەم لەم دنیای ئێستاە لەم دنیای تەکنۆلۆژیا و گەیاندنی شتەکان بە خێرایی ڕەنگەم شعرانە برایان هەبێ بەڵێ هەمیشە شێرکۆبێ کەسێکێک بووە لە شاعیرە بە هەڵوێستەکان کە لە هەموو جینۆسایدەکان لە هەموو داگیرکردنەکان ئەو هەڵوێستی خۆی پیشانیاوە بۆ نمونە ئەمڕۆ 9 ساڵ تێپەڕێت بەسەر داگیرکردنی شنگال لەلایەن چەکدارانی داعشەوە ئەمە با بڵێن هیچ فەراغێکی دروست کردووە؟ بەڵێ ئەم پرسیارە زۆرە کرێ ئەگەر شێرکە بمای ئاخۆچی بوو ئێستا بۆ ئەمە ئەم پرسیارە بوو یەکرێت چەکەم دائما شێرکۆ و شعری شێرکۆ حزورێکی تایبەتی هەیە لە هەموو بۆنەکانە بۆ ئەنفال بۆ هەڵەبجە بۆ کۆڕە و بۆ یەزیدیەکان سوزانم بۆ فلان شەهید و بۆ فلان شاری کوردستان بۆیە کە کارەساتێک ڕووەدا دەنگی شێرکۆ دیار نییە هەز بۆم فەراغاکەی تەمان دیارە شاعری دیکەش هەیە کە شت بۆ ئەو کارە ساتانە نووسن بەڵام وەکو شێرکۆ قوڵبوونەوەی تیانەوە ینی تۆ هەوڵە نایەوە کە جێ ئەو بکریتەوە هیچ نەبێت لەو من لە کۆمەڵێ لە بۆنە و لە بۆنە کارە ساتبارەکان و بڵێن لە یادکردنەوەی ئەو بۆنانەدا بەشداریم کردووە کەم زۆر بە خوێنەوەی پەخشانەیان بۆ یادکردنەوەی ئەو بۆنانە بەڵام دیارە ینی قەڵەمی شێرکۆ قەڵەمێکی تایبەتی بوو بە تایبەتی لە یادکردنەوەی ئەو بۆنانەی کە مۆرچی خەمباری پێ بۆ کورد جابۆنەکان زۆرن ینی جاری وا هەیە هەر لە مانگی مارتا مەسەن لە نەورۆزەوانێ چوزانم بۆ کۆڕەوەکە دوایی بۆ یادی ئەنفال لە مانگی چوارە دوایی بۆ یادی هەڵەبجا ئەوایی ئەمانە هەمووی حزوری خۆی هەیە و شێرکۆ هەموو ئەمانەشی بەسەر کردوێتەوە لە وەختی جیاوازە بە قەسیدەی درێژ و بە قەسیدەی واڵا و تەنانەت بە دیوانی سەر بخۆش زۆر ڕاستە حەزەکەم گوێم لە شتێکی تر بێ بەڵام زۆر بە نەفەسی شێرکۆ بێکەس بەسەرچە ئەو مەلانەی بە ئاسمانەوە ئەکوژرێن گەر ئەستێرە و پەڵە هەور و باو هەتاویش تاوانکەران بەدینەکەن ئاسۆش گوێی خۆی کەڕکالەیان شاخ و ئاویش لە بیریان کەن هەتەت تاقە درەختێ هەر ئەوێ بیان بینێ و ناویان لەسەر ڕەگەکانی خۆی بنووسێ لە پەنجەرەی ژوورێکەوە کچێکی جوان لە پەرژینی باخێکەوە باوەشێ گوڵ لە جیرفانی کراسەکەی منیشەوە قەڵەمەکەم سەریان هێنایە دەرەوە کچەکە بۆ دڵخوازەکەی گوڵەکان بۆ منداڵەکان قەڵەمەکەشم بۆ شەعرێ تا پێکەوە وێنەی هەر هەمویان بگرێ دەستەکانت خۆش بێ دەنگت نەڕزێ لە ڕووی نووسین و لە ڕووی ئەدەبیاتەوە حەزەکەم پرسیاری ئەوە بکەم نووسەرانی جیهان شاعیرانی جیهانی تا چەندێک شێرکۆ بێکەس وە لە ستایل و شێوازی نووسینی شێرکۆ بێکەس با بڵێن ئەدوێن یاخۆت ئەزانن دیارە تۆ توانی ئەم کارە لە ڕێی وەرجێڕانەوە بکەی کۆمەڵێکی زۆر لە شارە کورتەکانی با بڵێن وەرجێڕانەوەتە سەر زۆربەی زمانەکانی دنیا
ئەمە ئەبێتە پەنجەرەیەک بۆ ئەوەی کە تۆ لێرەوانەیە نووسەرەکانی خۆتی پێ بناسیێنی. ڕەنگە لە ناو کووردا خانەی وەرجەڕان بۆ ئەدەبیاتی خۆی بۆ سەر زمانەکانی دیکە تۆزە لاواز بێ، بەڵام ئەم کارە هەر کراوە. من ئاگادارم کە شارەکانی باوکم بۆ زوربەی زمانە زیندوەکانی دنیا وەرجەڕاوە و بڵاویش بوونەتەوە بەتابەتی بۆ ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی و سویدی و ئەمانە کەمانە زمانی گەورن لە ئەوروپایە بۆ ئیسپانی بۆ ڕووسی لە ڕێی ئەماوانێتەوە توانیم شاعرە بناسیێنی بۆ وڵاتەکانی دەوروبەریش تەوان بە عەرەبی و فارسی و تورکی ومانە هەموو شارانە وەرجەڕاون. ینی بۆیە زیاتر ئەمەیە کە شێرکۆشی لە دەرەوەی کورد کردو بە شاعرێکی ئینتەرناشناڵی لەبەری شعرەکانی زوربەی شعرەکانی شعرە کورتەکانی هەڵم وەرجەڕاونەتە سەر زوربەی زمانە زیندوەکانی دنیا و تەنانەت کۆمەڵی لە شعری درێژی شێر وەرجەڕاون. بەڵام ئەو شعرە کورتانی وەکو ئێستا منم خوێندەوانێ ئەمانە ئاسانتر وەریژە جێڕێ و زووتری ژەکات. زۆر ڕاستە. کاک هەڵۆ پێم خۆشە یادەوەریەکی خۆت لەگەڵ شاعیری گەورەی کورد شێرکۆبێکەس کە باسن نەکرد بێ. یادەوەری ڕەنگە زۆر جێڕابێتەوانێ دوجار ساڵی 2011 سەفەرێکمان کرد چوون بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا با بڵێن بۆ لای نەنکم بۆ لای دایکی. وەختە ئەو دیارە ئەو گەشتە دەسعاتێکیە ئەوش جگەرە زۆرە کێشێ نەیەتوانی جگەرە نەچێشێمانە و ئیتر دایمەن پاکەتەکەی خۆی بەدەستەوە بوو زوو دەرێ هێنا و کارگوزاری ناو فڕۆکەکە هات ئەیود نابێت جگەرە بچێشی وتی ئەتوانی پێی بڵێ ئێوە فڕۆکە دروزەکەن فڕۆکە دروزەکەن شار و دەشت و شاخ و وڵاتی ئێمە بە بۆمبا سووتێن ئێمە قسە ناگەین من جگەرێ بچێشمە تارەکەی قساکەن وتی ئەمە چی ئەمە شاعیرە وتم بەڵێتی دەپێی بڵێ قەیناز گەرێ بچێشێ پێی خۆش بوو وتی نانا ناچێشمەمانە ئیتر ینی قسەی خۆشیە بوو دایمەن جۆرێک لە دوایی هەر لە هەمان تارەکە دانیشت بووین بنێشتی جگەرە نەچێشان و پلاستەری جگەرە نەچێشانی دابوو لە خۆی دوایی کە دابەزین چوینە دەرۆزگەری کێشا وتی ئێستا خۆشە جگەرە چێشانەکە تیان کاک شێرکۆ هەر جگەرەکە بچێشە ئەو دوو مەسرفەیکە لە کۆڵکەرەوە. یادی بەخێر. کاک هەڵۆ هیچ بەرهەمی خۆت هەیە کە بەم زوانە من تاسا کتێبی 101 ڕۆژتەنیایی باسی لە جێڕانەوەی دواساتەکانی ژیانی باوکم ئەو ماوەی کە لە نەخۆشەکەی هاتەوە لە 25/4 تاکو 4/8 کاکاتە بەیانی 2013 ساڵەوە پێش ئەوم جێڕاوەتەوانێ تاوکردنی یادەوەری پاسکیلێکی کەرکوچی ئەو لە 2 بەشە تاو نووسی بووی من لە 3 بەشی دیکە کە بووە 5 بەش بەگشتی ئەوم بڵاو کردێتەوە دیوانێکم بە ناوی خۆزیا باوکم شعرانەی بدیا ئەو کورتە شعرانە 52 کورتە شعرن بە کوردی ئینگلیزی بە کوردی سویدی بە کوردی فینلندی بە کوردی ژاپۆنی بڵاو بوونەتەوانێ کۆمەڵە شعری دیکەم هێشتا بڵاو نەبوونەتەوانێ بەس بە هیوام ڕێکیان خەم کۆمەڵێ پەخشانە شعریشمە ئەمانە ئەوانش کۆکەمانێ لە فرسەتەکەوانیش چاپ بکەن. بەڵێ من زۆر خۆشحاڵ بووم کە ئەم ئێوارەیە لەگەڵ بەڕێزت گفتوگۆمان کرد سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەستگای میدیای کورسات کە هەمیشە سپۆنسەری کارە میدیاکانی یادەکەی باوکم بوو سبەینێژ لە پارچی ئازادی ساعە حەوتی ئێوارە هەموو لەوەین لە حزوری ئەم شاعیرێدا و یادی دامین ساڵیەکەینەوە. زۆر سپاس دەکەم هەڵۆ شێرکۆبێکەس شاعیر سپاس جارێکی تر بەخێر هاتی.